گەلان یەکەم کچە فۆتۆگرافەر و یوتیوبەری قەزای چۆمانم وەرگێر و مامۆستای ئینگلیزیم ئەمڕۆ لە فیستیڤاڵی پایزەی چۆمان بەشداریم کردووە بە فۆتۆکانم و فۆتۆکانیشم ناوچەی سروشتی چۆمان و باڵەکایەتین چۆمان خاوەنی بەرزترین گۆم و بەرزترین چیا و بەرزترین تافگەیە لە هەموو ئیڕاق و کوردستاندا و ئەمڕۆژ بە فۆتۆ بەشداریم کردووە یەکێک لە فۆتۆکان فۆتۆی گۆمی بێکۆدیانە کە نزیکەی 8 ساعت ئەوێ بە پێ بڕۆی و 8 ساعتیش گەڕانەوەی ئەوێ و فۆتۆی گۆمی فێڵاویش هەروە کە سروشتێکی ناوازەی هەیە و فۆتۆکانم لە سۆشڵ میدیا بڵاو ئەەکەمەوە وەک یوتیوب و تویتەر و ئینستاگرام و فەیسبوک و بەهۆشەوە گەشتارێکی زۆری ناوخۆی و دەرەوەی وڵاتیش سەردانی ناوچەکەمان ئەکەن بەهۆی فۆتۆکانمەوە بەشداری چەندین پێشبڕچەی نێودەوڵەتی و ناوخۆیم کردووە 2 ساڵ پێش ئێستا لە کونسڵخانەی ئەمریکا لە 550 کەس 2 فۆتۆی من براوە بوون یەکێک لە فۆتۆیانە فۆتۆی گۆمی فێڵاو بوو یەکێکش لە فۆتۆکان فۆتۆی تونێلی بەفری کانیێڕەش بوو لەبەرەوەی چۆمان بەفری هەمیشە لێ ئەمینێت لە هاوینانیشدا تونێلی بەفری دروست کرد بوو ئەو فۆتۆیش بۆ هۆی ئەوەی کە لە پێشبڕکەیەکەدا براوە یەکەم بوو بەهۆی فۆتۆکانمەوە بانگشتی ئەمریکا کرام و بانگشتی فەڕەنسا و لە پۆڵنداش پێشکەش کراون هەر فۆتۆیەکیشم پەیامێکی تایبەت بەخۆی هەیە زیاترەوەی سروشتی چۆمان و باڵەکاتی نیشان ئەدەم پۆرتڕێتی کەسیش ئەگرم کە وێنەی کەسی بۆ نمونە منداڵەکان یاخود هەژاران یاخود چینی پیران و فرەتانیش نیشان ئەدا فۆتۆکانم لە چەندین پێشەنگا و لە چەندین دامەزراوەدا هەڵواسراون جیا لەوەش زۆربەی دوکانی فەرشفرۆشی و تابلۆفرۆشی داوایان دەکەن و لەسەر فەرش ئەیان نەخشێنن نمایش شەکرێن و لە دەواازەکانیش هەڵواسراون توانیوشمە بەهۆی فۆتۆکانمەوە داهاتێک پەیدا بکەم فۆتۆکانم ئەفرۆشم جیا لەوەش لە کەناڵی یوتیوبی خۆم کە سەبسکرایبێکی زۆرم هەیە توانیمە فۆتۆکانم بڵاو بکەمەوە و زۆربەی خەڵات بەدەستێناون و توانمە فۆتۆکانم بفرۆشم و داهاتێکیش بەدەست بێن.